سەرما و زستانی سەخت لە ناوچەی هەرێمی کوردستان گوندنشینەکانی دەوروبەری ناوچەی پێنجوێنی ناچار کردووە درەخت ببڕن و بۆ گەرمکردنەوە بەکاری بێنن. گوندنشینەکان دەڵێن بەشی پێویست نەوتیان لە حکوومەتەوە دەست ناکەوێت بۆ داگیرسانی زۆپای گەرمکردنەوە، بۆیە لەبری ئەوە پەنایان بۆ داربڕین بردووە. ئێستا من خۆم تقریبا بۆ 3 عەربانەدارم بڕیوە هێنامەوە لەبەرێک کە بەشم ناکە نەوتەکە بەشمان ناکات ماڵەکەش گەرم نابێت. ئێرەش ناوچەیەکی کوردستانیە بەف لەبارێ بە بەرمیلەی دیانی هیچ شتێک نییە، بەسی هیچ شتێکی بەسیط ناگە، ئێتر مەجبور دەستکەین بەداربڕی. حکوومەت بە نرخێکی گونجاو 1 بەرمیل نەوت بە خێزانێک دەدات، بەڵام گوندنشینەکان دەڵێن بۆ چەند ساڵێکە ئەمە ڕووی نەداوە. لێرە کە بەف لەبارەی یعنی پلەی گەرما تاوەتاوەدا ئابەزێ ئەچێتە ناقزدەوە تقریبا. ئێتر یعنی لێرە ناوچەیەکی شاخایە ئەو کاتە کە بەف لەبارەی کاتی وا وەیسە بڵێن ئەمێک 2 ساڵە نەبێکەی بڵێن تۆزە بەفرکەم بۆ تۆ، ئینا کاتی وا بە مەتر زیاتری مەترنی و بەفرباریوە. حکوومەت بەرمیلێک نەوت بە دانیشتوان بە 40,000 دینار دەفرۆشێت، بەڵام لە جێگای کە لە بازاڕی ناوخۆدا بە 160,000 دینار دەفرۆشرێت. لەبەرەوەی کە حکوومەت کەم هاوکاریمانەکە نەوت کەم ئەیە ماڵێک یا بەرمیلێک هێزانێ بەرمیلێ یان نییە چەند ساڵێکە خەڵکی ناچار ئەبێن بە داربڕین، سروشتی مەندیقەکە شێوێنێ زەرە لە ژینگە ئەیە ئەشکرێ خەڵکی بە زەمیرە بتوانێت سوودی لێوەرگێ بە وشکەڵەکەی بە سەرپەلداهانینەکەی نەک هەڕەمەکی و ئەنفال ئاسا بنبڕیکەن و ژنگەکەی ناشیرین بکەن. دانیشتوان دەڵێن گرد و شاخەکانی دەوروبەری پێنجوێن لەسەر خۆ درەختی پێوە نامێنێت. ساڵانە لە قەزای پێنجوێن بە مەبەستی خۆگەرمکردنەوە یان بە مەبەستی خەڵۆزکردن زیاتر لە 5,000 داری 1 ساڵ تا سەر و 100 ساڵ دەبردرێتەوە. ئەمە لە ڕووی ژینگەیەوە گەورەترین گرفتە بۆ سەرژیانی ئێستا و ئایندەی ئێمە، بۆیە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان سوتەمەنی دابین کە بۆ هاوڵاتیان بە تایبەت بۆ ناوچە کوێستانیەکان و بە تایبەتیش بۆ قەزای پێنجوێن بۆ ئەوەی ئەو سروشتە جوانەی کە هەیە ئەو دارستانە خۆڕسکە سروشتی کە هەیەی ئێمە بیپارێزین و لە دەستی نەدەین.